بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، سڵاوی خواتان لێبێ. عیبادەت و خواپەرستی ڕەمەزانتان پیرۆز بێ و خوای گەورە لە هەموو لایەکی قبوڵ بکە. ماوەیەکە کەیسێک لە کوردستان، کەیسێکی پڕ لە خەم و پەژارە، کەیسێکی بەداخەوە دڵتەزێن و کەیسێکی شەرماوەر بۆ نظامی سیاسی کوردستان هەیە کە پێوترە کەیسی دەستگیراوانی بادینان. ئەو کۆمەڵە بەڕێزە چالاکەوانی مەدەنی و ڕۆژنامەنووسەی کە زیندانی کراون لە هەرێمی کوردستان و سزای 6 ساڵیان بەسەرا دەرکرا لە 16 دوو و لە 28 چواریش محکەمەی تەمیز بەداخەوە تەصدیقی ئەو قەرارەی کرد. سەردەمێک کە من ئەمەوێت لەسەر بابەتە قسە بکەم، ئەڵبەتە ئەمە بابەتێکە چەند ڕەهەندێکی هەیە. ڕەهەندێکی ئەوەیە کە ئەمە مەسی نظامی سیاسی کوردستانەکە و لە خاڵێکی زۆر مەترسیداریشە کە تەشویه و تەحریفی نظامی سیاسی کوردستانە و خاڵیکردنەوەی یاخود تێکدانی ئاخر سەنگەرێکە کە ڕەنگە خەڵک بتوانن پەنای بۆ بەرن. کە نظامی سیاسی کوردستان حکوومەتەکەی دیارە چۆنە، دەسەڵاتی تەنفیزی هەر بە اعترافی ئەو بەڕێزانەشی کە حکوومەتیان بردووە بەڕێوە لە ئاستی سەرۆکی حکوومەت و بۆ خوارەوە وەزیرەکان و ئەو حیزبە سیاسیانی بەشدارن، چالاکەوانەکان، پەرلەمانتاران، میدیا، هەموو دنیا ئازانێ کە بەداخەوە نظامی سیاسی کوردستان لە بەشی دەسەڵاتی تەنفیزیە تعبیر لە یعنی ڕادەیەکی بێسنوور لە فەساد، گەندەڵی و ناکارایی حکومڕانی، نەتوانینی دابینکردنی خزمەتگوزاری. ئەمە شتێکە ئەوە نییە ئێمە ئێستا وەکو ئۆپۆزیسیۆن بڵێن هەمیشە وتومانە و هەمیشە ئەوانشی کە لە حکوومەت بوونە اعترافیان کردووە. ئەوەی ئەمێنێتەوە پەرلەمانە. نظامی سیاسی دەسەڵاتی تەنفیزیە، دەسەڵاتی تەشریعیە، دەسەڵاتی قەزاییە. پەرلەمانیش لە کوردستانە حاڵی دیارە، چۆن بە ساڵ و 2 ساڵ دەرگای داخرا، چۆن تعتیلە کرێ، چۆن پەکیە خرێ، چۆن ئەجێندای یعنی تایبەتی لەسەر فەرزە کرێ، چۆن جەلسەکانی بەڕێوە ئەبرێ، ئەندازەی کارایی پەرلەمانتاران یاخود موسسەکە مەبەستە لێرە بۆ لێپرسینەوە لە حکوومەت یاخود محاسبەی حکوومەت یا چارەسەرکردنی کەم و کورتەکان دیارە. ئەمێنێتە سەر دەسەڵاتی قەزایی و دادوەری کە ئەگەر شتێک بە حکوومەت نەکرا، بە پەرلەمان نەکرا، ئەبێ دەرەنجام پەنایەک هەبێ بۆ خەڵک کە لە هەموو نظامێکی سیاسیە قەزا پەنایە بۆ خەڵک و هەموو دەسەڵاتی تەنفیزی و حتى تەشریعیش خراپ ببێ، مادەم دەسەڵاتی قەزایی ببێ وەکو پەنایەک بۆ ڕاستکردنەوەی گەندەڵیەکان، بۆ دژایەتی فەساد، بۆ تحقیقی نەزاهەت، بۆ ئیحقاقی حەق و جێبەجێکردنی ماف، بۆ پارێزگاری لە مافەکان، بۆ سڕینەوەی فرمێسکی مەزڵومەکان، بۆ سنووردانان، بۆ دەسەڵاتی تەنفیزی کە خۆی لێ نەبێتە خوا و خاوەنی خەڵک و پەیوانە بێت کە هەموو دەسەڵاتەکانی ڕەهایە لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ خەڵکی بکە، بۆ سەروەری یاسا. بۆ هەموو ئەمانە ئەبێ پەنایەک هەبێ بۆ هەر نظامێکی سیاسی محتەرەم کە ئەو پەنایە پێی بوترێ دادگا، ئەو شوێنەی کە تایە خەڵکێک ئەبێ حکم بکەن کە سوێنیان لە بەردەم خوا و خەڵکا خواردبێ کە وجدانی خۆیان بە هیچ شتێک نەفرۆشن، بە هیچ شتێک نەگۆڕنەوە. و ئەم دەسەڵاتە ئەبێ بە تەواو 100% دوور بێ لە هەموو ئینتیمائێکی سیاسی و حیزبی بۆ ئەوەی کە پەناگایەکی بێلایەن بێ، خەڵکی پەنای بۆ بەرن لە کاتێکا کە شەکاتیان هەبوو لە دەسەڵاتی تەنفیزی. ئەم کەیسەی بادینان کەیسێکە دەری خست کە چەندێک دەسەڵاتی تەنفیزیمان بەداخەوە تێوەگراوە لە گەندەڵی و ناکارایی حکومڕانی، چەندێک پەرلەمانێکە بەداخەوە خاڵی کراوەتەوە لە معنای حەقیقی خۆی کە بتوانێت حکوومەت ڕاپێچی لێپرسینەوە بکە، بتوانێت بە یاساکانی حکوومەت سنووردار بکە لە هەڵسو کەوتی بۆ مەسلحەتی خەڵک، بۆ مەسلحەتی عەدالەت. ئەم کەیسە دەری خست کە دەسەڵاتی دادوەریشمان تا سەر ئێسقان بەداخەوە بە سیاسی کراوە
ولا ژێر فشارایە و هەر بۆ خۆی لە ناو محکەما پێشێلی گەورەی یاسایی ئەنجامەدرێ. هەرو کۆمەی ئێستاندێکی باسەکەم ئەلبەتە من ماوەیە کە لەسەرم باسە قسەم نەکردووە، بەڵام لە ڕۆژی یەکەمی ئەم کەیسەوە من لەگەڵ ئەم کەیسە ئەژیم، لەگەڵ بەرانی تری هاوپەیمانیمان، دۆستانمان، لەگەڵ سەفارەتەکان، لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان، لەگەڵ پەرلەمانی عێراق، لەگەڵ میدیا بەردەوام مە یەکێک بۆ لە خەمە ئەساسیەکانی من. بەس منەوێ ئاخر قسەی خۆم لەم بارا بکەم ئەم شەو کەمایە کە برادران ئەڵێن ئەم بابەتە گەرمە، تۆ حەقا هەڵوێستی خۆت بەشڕون و ئاشکرایی بەڕای گشتی بڵێ. بەڕێزان، یەکەم وتم ئەم بابەتە بابەتی هەمومانە. من ئێستا دیفاع لە بەڕێزێکی دیاریکراو لەو دەستگیراوانە ناکەم، دیفاع لە هەمویانەکەم، دیفاع لە کوردستانەکەم، دیفاع لەو مۆدێلە سیاسیەکەم، لەو هەرێماکەم کە بە خوێن و خەباتی هەموو لایەک هاتوۆتە دی، ئەو هەرێمەی کە چەترێکە بۆ هەمومان و قەوارەیەکە بێ هەمومان حەریص بین لەسەر پاراستنی. ئەو قەوارەیە کە دەسەڵاتی تەنفیزی کوردستان و ئێستاش دەسەڵاتی تەشریعی و خەریکە قەزائیش ئەبنە ماوە بێ ئابڕوویی بۆی لای دۆست و دوژمن، ئێمە ئەکەوینە ژێر پرسیاری جددی کە ئایا ئەوەی ئەگوزەرە لە هەرێمی کوردستان چییە؟ دوای شێواندنی هەموو شتێک، دەستوەردان لە هەموو شتێک، دەستوەردان بەم شێوە ئاشکرایش لە ناو دەسەڵاتی تەنفیزی کارێکی کێزەون و ناشرینە و بەداخەوە یعنی وەزعێکی کارەساتبارە. من لێرەوە داوا ئەکەم لە دەسەڵات لە محکەمەی تەمیز، لە مەجلیسی قەزا و ئەنجومەنی دادوەری و لە هەموو لە داواکاری گشتی داواکەم کە فریای کۆتا ئومێدی خەڵک بکەون. عیبە لە ناو محکەمە نەتوانرێ قەزیەکی ئاوا سادە زۆر ڕوون کە قەزیەکی سیاسی ئەم نییە، قەزیەی تۆقاندنە، قەزیەی دروستکردنی قەزیە بۆ کۆمەڵە کەسێک تەنها لەبەرەوەی کە ڕای ئازادە یاخود هەندێک زانیاری وتووەکە بۆ دەسەڵاتی تەنفیزی باش نییە یا بیرڕایەکی سیاسی دیاریکرا و ئینتیمایەکیە کە ئەکید ئینتیمای منی نییە. مەسەلەن کە ئێستا من قساکەم و یەکگرتووم ئینتیمای منی نییە، بەس هەر کەسێ ببێ خەڵکێکی بەڕێزی ئەم وڵاتەن دەیان خێزان ئێستا بەم بۆنەیەوە فرمێسک لە چاویانایە، حەسرەت لە دڵیانایە، ڕەمەزان تێپەڕی بەرەو جەژنە ڕۆن. قازیە بەڕێزەکەن، من ئەمەوێ بە سەراحەت لەگەڵ ئێوە قسە بکەم و هیوادارم ئەم ڤیدیۆ ببینن و مراجعەیەکی نەفسی خۆتان بکەن، بە تایبەتی ئەو بەڕێزانەی تەمیز کە قەرارە لە هەیئە موسەعەکە ئەم قەرارە جارێتر بچێتەوە بەردەستیان و دەستیان خۆش بێ محامیەکان کە تەمیزی جارێکی تر داوای تەصحیحی قەراری تەمیزیان کردووە کە بەداخەوە قەراری تەمیز بە شێوازێکی زۆر ڕوون سیاسی سێ قازی کە سەر بە دەڤەرێکی دیاریکراون لەگەڵ قەرارەکەی محکەمەن 6 ساڵ حکومەکەن، دوانیشیان کە سەر بە دەڤەرێک و بە ئیتیجایەکی سیاسی ترن لەگەڵی نین. ئەمە زۆر ڕوونە کە ئەمە قەزەیەکی سیاسیە. ئەو هەموو لە مەرحەلەی تەحقیق هەڵە و پەڵەی زۆر گەورە کراوە، ئەبوو محکەمەی جینایەت ڕێگەنەدا ئەم قەزەیە بەم شێوەیە بڕوە. چۆن تۆ ئستناد دەکەیتە سەر ئیعترافێک کە متهەمەکە خۆی لە ناو محکەمە هاوارە کاڵە تەهدیدی ناموس کراوین، ئەڵێ لێمان دراوە. چۆن ئیعترافێکی ئاوا قیمەتی قانونی ئەمێنێ تۆ ئستناد بکەیتە سەری؟ ئەگەر لە محکەمەی لە فترەی تحقیق و محکەمەی تحقیقیشان غەڵەتانە کرابێ، چۆن محکەمەی تەمیز یا عفوان یا محکەمەی جینایەت پێشلەوە چۆن احتیمال دەکاتە سەر شتێکی ئاوا؟ ئەی ئوسوڵی محاکەمەتی جەزایی لەکوێ؟ محاکەماتێکی عادل سەرەتاییترین بنەماکانی ئەوەیە کە ئەبێ بەڵگەی یەکلاکەرەوە هەبێ، ئەگەر بەڵگە بۆ بێ ئیعترافی کەسەکە بێ ئیعترافێک و ئیفادەیەک کە لە متهەمەکە وەرگیرا بێ بە حزوری محامیەکەی، نەک لە ژێرخانەکانی ئاسایشا و بەلێدان ئەم ئیعترافە وەرگیرا بێ و متهەمەکە بە سەراحەت هاوارکە لە ناو محکەمە کە ئێمە تهدیدی ناموس کراوین و ئێمە بە زۆرم ئیعترافانەمان لێ وەرگیراوە بەدەر لە هەر خلافێکی سیاسی لەگەڵم قەزیە، بەس ئەمە پێچەوانی قانونە، پێچەوانی ئوسوڵی محاکەماتە و ئەبوو قازیە بە ڕێزەکان ڕەچاوی ئەمە بکەن و ئەویان لەبیر بێ وەیل لقاضی الأرض من قاضی السەما. ئێمە لە شەوی قەدراین ئێستا دڵنیاشم ئێوە زۆر و کەم ترسی خوا لە دڵتانایە، تکاتان لێ ئەەکەم لە خوا بترسن وەیل لقاضی الأرض من قاضی السەما.
بترسن کە قازیەک لە ئاسمان هەیە درێژ بێ و کورت بێ ئێمە ئەمرین حتى حاشا لە ئێوە گەر بۆ کەسێ باوەڕی بەخواش نەبێ باوەڕی بە قاضی ئاسمانیش نەبێ باوەڕی بە ئاخرەتیش نەبێ حاشا لە ئێوە چۆن قازیەکی بەڕێز وجدانی خۆی ئەدۆڕێنێ مێژوویەک بۆ خۆی تۆمارەکە کە لەسەر ئەم هەموو مخالەفەتە قانونیانە تەئیکیدی قەرارێ بکاتەوە کە خۆی ئەزانێت پێچەوانەی قانونە چۆن محکەمە لەسەر ئەساسی چوون بۆ قونسوڵیەی ئەمریکا و چوون بۆ قونسوڵیەی ئەڵمانیا و یارمەتی دارایی وەرگرتن لەم قونسوڵیانە عیب و شەرم نییە تۆ بڵێ ئەمە تاوانە لەکوێی قانونەکەی کە بەڕێز دۆکو قازی حکمی پێەکەی نووسراوە سەردانی قونسوڵیەیەک یاخود کۆبوونەوە لەگەڵ قونسوڵێک بۆ ئەمانە قونسوڵی داعش بوون ئەمریکا و ئەڵمانیا بوون بە داعش بوون بە سەرچاوی مەترسی ئەمنی لەسەر کوردستان هەتا لە ئوتێلێک لەگەڵ قونسوڵێک کۆبیتەوە یا سەردانێکی فلان قونسوڵێ بکە یا پرۆژەیەک بەری بۆ قونسوڵیەک دوو فلس پارە وەرگری بۆ کارێکی ئیعلامی یا کارێکی مەدەنی ئەمە بوو بە تاوان یا پەیوەندی دەبێت لەگەڵ ڕێکخراوێک لە سوید ڕێکخراوێک لە ڕەقەنا ڕێکخراوێک لە سوید بە ناوی حەڤەی شوبات یا بە هەر ناوێکی تر ئەمە بوو بە مستەنەدی حکم بوو بە بەڵگەی تاوان کە ئەمە تیرۆریستن یاخود تاوانبارن یاخود کارێکیان ئەنجام داوە شایانی ئەوە بێ کە 6 ساڵ مناڵەکان و ژن و دایک و خوشکیان فرمێسک بڕێژن و سنووریان ئازادیان و مستەقبەلی میهەنیان بخرێتە ژێر مەترسی بەند کرێن لە شوێنێکا بۆ ماوەی 6 ساڵ لەسەرەوەی کە لەگەڵ ڕێکخراوێک لە سوید نەک لە ڕەقا پەیوەندیان هەبووە لەگەڵەوەی لە قونسوڵەی ئەڵمانیا و ئەمریکا نە قونسوڵیەی مەسەلەن داعش لەگەڵ ئەوە پەیوەندیان هەبووە ئەمە لە ئێوە ناوەشێتەوە لە مەحکەمەی کوردستان ناوەشێتەوە تکایەتان لێ یەکەم بیرتان بە سومعەتی ئەم وڵاتەوە بێ بیرتان بە سومعەتی ئەم ئەزمونەوە بێ کە خۆتان لێ سوودمەندن بە دەرەجە یەک ئابڕووی ئەم هەرێمە بپارێزن ئێمە بەچی شەرم و ڕوویەکۆ دیفاع لە کورد بکەین کات ئێمە ئەزمونە سیاسیەکەی کووردە قەزا و مەحکەمە بگاتە ئەم مستەوایە چۆنە بێ ئاسایش لە ناو مەحکەمە دانیشێ بە دیار متەهەمەکانەوە چۆن بە حزوری ئاسایش لە ناو مەحکەمە دانیشن بە حزوری ئەوانە بێ قازی قرار با و متەهەمەکان قسە بکەن حزوری ئاسایش لەوێ چ معنایەکی هەیە ئەمانە پێچەوانەی قانونن و خروقاتی جەسیم و گەورەن خوا ئەمەی قبول نییە دەرەنجام ئێمە هەموو ئەمرین خوایەکمان هەیە لێپرسن هەر لەم دنیاە هەر کەسێک زۆڵم لە هەر کەسێک بکە خوای گەورە هەر لەم دنیاە تۆڵی لێسە نییە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم فەرمێ دەخەلەت امرأة النار في هرة حبستها ئەفەرمێ ئافرەتێک چووە جەهەنەم لەبەر ئەوەی کە پشیلەیەکی حەبس کرد نەهێژنان و ئەو بخواتا پشیلەکە مرد خوا لەسەر پشیلەیەک مرۆڤێکی خستە ناو جەهەنەمەوە ئەمانە پشیلە نین ئەمانە مرۆڤن کوڕ و کەسی ئێوەن کەمێک وجدان کەمێک ڕێزگرتن لە سەروەری یاسا هەر بەو قانونەی کە ئێستا بەڕێستان حکمی پێەکەن دروستە ئیفادە بەبێ محامی دروستە بە حزوری ئاسایش دروستە بە ئیستیناد لەسەر قەزیەیە کە جەریمە نیە تۆ بیکەی بە جەریمە دروستە بە یارمەتی وەرگرتن لە قونسوڵی ئەڵمانی یا سەردانی فڵانە شوێن ببێتە مستەنەدی حکم لە قەزیەیەکا بە جەریمە حسێب کرێ 6 ساڵ تێیا خەڵک بگیرێ لە ئازادیەکانی مەحروم کرێ فرمێز بخرێتە چاوی دایک و خوشک و مناڵ و کەسوکاری شتی وا ئەبێ تەسیس بە سیاسیکردنی مەحکەمە بەداخەوە محکەمەی کوردستان هەر لە سەرەتای تەعینی قازیەکانەوە ئێستا کەمێک گۆڕا و باش بۆ و امتحاناتێک هەیە و ئەوە تا حەدی خەڵکێکی بێلایەنیش دەرفەتی ئەویان هەیە ببنە حاکم یا ببنە بچنە دیعای عام یا بچنە بەعزە شوێنی تر بە سنوورداری دەواازەکە کراوەتەوە بەڵام سەردەمێکی زۆر ئێمە زانین لە دەڤەری ئەملا و لە دەڤێری ئەولا خەڵک بە ئاسانی ئەکرا بە حاکم بە قەراری حیزب بە قەراری لقومەڵبەند ڕێزمێ بۆ قازیانی لەو سەردەما بوونەتە حاکم یا بوونەتە قازی
طبعا لە کەس ناکەم بەس احتراما بۆ ئەوە یعنی ئێمە زانین حیزبەتی تەسییس چۆتە ناو مۆخی قەزاوە هەر لەسەرەوەشە محکەمەی تەمیز 50-50 لە بینی ئەملا ئەولا بەش کراوە بەڵام خۆ ئەوانەشی کە سەر بە حیزبی زەردن یا حیزبی سەوزن ئەکید قازی محتەرەم خەڵکی باش و خەڵکی بە کەفاعەت و خەڵکی بە وجدانی تێیە مەطعن نییە لەوەی هەر کەسێک لە ڕێی حیزبێکەوە بوو بە قازی کە حتمەن قازێکی خراپە بەڵام ڕجاتان لێکم تەسییس لە ناو قەزای کوردستانە زۆر زۆر ڕوون و وازح و بۆنی گەیشتۆتە دنیا بەڵام من لێرەوە داواکەم یەکەم ئەوانەی حریسن کوردستان سومعە و قەزای بمێنێ باواز لەم سیاسەتە بێنن یەکەم دووهام ئەو قازیە بە ڕێزانەش بە هەر ڕێگایەک بوونەتە قازی و چوونەتە هەر منسەبێکی قەزایش پیرۆزیان بێ بەڵام تکاتان لێکەم ئێوە قازین ئێوە مۆزەفی حکوومەت نین ئێوە لە بەردەم خوا سوێنتان خواردۆ کە یاسا بپارێزم شتی نایاسایی مەکەن بنە ئەگەر زەختان لەسرە واز بێنن لە قەزیەکە تۆوەکو قازی حەقت هەیە تەنەحی بکەی حەقت هەیە کە خۆت لادەی لەم بابەتە ئەگەر زانی ئەوەندە فشارت لەسرە بۆ ئەوەی کە ئەم بڕیارە بەم شێوەیە بدەی مەیدا خۆت دەربێنە لە قەزیەکە داوای تەنەحی بکە بڕدواوە هەروەکو بەعزێ لە قازیە بەڕێزەکانی دۆ کردیان کە لێرەوە دەستخۆشیان لێکن ئێوەش ئەبێ ئەوە بکەن بەڕێزان و ئێوە ئەتوانن ئەمە بکەن ئێوە نەسیحەتی دەسڵاتی تەنفیزیش بکەن بڵێن هەر بۆ سومعەتی کورد و هەرێم عیبە زەخت لە ئێمە مەکەن شتی ناقانونیمان پێ مەکەن ئابڕوویەک بۆ کوردستان ماوە با لە دادوەریەکەیە بمێنێ با لە قەزا بمێنێ چونکە هەر چەندێ دەسڵاتی تەنفیزی و تەشریعیشمان خراپ بێ بەڵام تا قەزامان هەبێ ئەتوانین ئومێدێک بدەینەوە بە خەڵک تکاتان لێ یەکەم بیرێک لەوە بکەنەوە ئێستا دەرفەتێکەیە طبعا ئەم قەزیە محامێ بەڕێزیەکانی داوای تەصحیحی قەراری تەمیزیان کردو داوای ڕاستکردنەوەی ئەو قەراریان کردووە کە هەیەی تەمیزی داوێتی کە لە 5 کەس پێگاتووە سییانیان هی دەڤەرێک لەگەڵ بوون دوانی هی دەڤەرێک لەگەڵی نەبوون ئێستا ئەبێ و هەیەتە گەورە کرێ کاتان لێکەم کاتێ ئیمزاکەن لەسەر هەر بڕیارێک خوشک و دایک و مناڵی خۆتانتان لەبیر بێ وەکو چۆن خوشک و دایکی و مناڵی ئەوانشتانە بێ لەبیر بێ کە هەر فرمێسیەک بڕێژن ئەبێتە نەفرەتێک لە مێژووی ئێوە ئەگەر عەقیدە و باوەڕی قانونی تەواوتان 100% بەوە نەبێ کە ئەم کەیسە کەیسێکی 100% یاساییە و ئەمنی و سیاسی نییە بڕیاری تیامەدەن بەو شێوەیە کە مەسلحەتی کی سیاسی و ئەمنیە کە ئەو مەسلحەتی نەسیاسیە نە ئەمنیە ئەم جۆرەشتانە طعنێکی گەورەدا لە سومعەی هەرێم لە سومعەی ئەم قەوارەی ئێمە لە ئابڕووی نەتەوەیەک کاتێک کە ئەزانن ئەم قەرارە پێچەوانەی یاسایە هەڵی وەشێنەوە داواکەم لەو هەیئەتە بەڕێزەی کە ئێستا دیاری ئەکرێن بۆ نەزەر لەم قەزیەیە ڕجاتان لێکەم لەبەر خوا لەبەر سومعەتی هەرێمی کوردستان لەبەر ئەم ڕەمەزانە پیرۆزە و جێژن لەبەر خۆتان و ئایندەی خۆتان لەبەرەوەی ئەمە نەبێ بە نەفرەتێک هەم لە مێژووتانە تەسجیل ببێ وەکو زۆڵمێک کە ئێوە ئیمزاتان کرد و هەم نەبێ بە نەفرەتێکیش دوایی لە خۆتان و کەسوکارتانە خوا نەخواسە ئاسەوارەکەی ببینن ئەم گەمەیە کۆتایی پێ بێنن ئەگەر خەڵکێک هەیە لە کوردستان زیان بە ئاسایش و بە بەرژەوەندی گەورەکانی هەرێم ئەگەیەنێ بە ڕوونی بە ئاشکرا بە شەفاف نەک بە حزوری محامەکانیان بە ئیعلام ئاشکرایکەن بۆ خەڵک بەڵام ڕەخنەگرەکان چالاکە میدیاکان چالاکەوانە مەدەنیەکان مەخەنە ژێر ترس و تۆقاندن بەوەی کە ئابەم شێوەیە مامەڵیان لەگەڵ بکەن کوردستان وەختێ جوانە کە هی هەمووانە کوردستان وەختێ جوانە کە دەنگی ناڕەزایی و دەنگی دلێری تیابێ کوردستان وەختێ جوانە کە مرۆڤی ئەم وڵاتە محتەرەم بێ ڕێز لێ گیراو بێ
فرمێسکی دایک و خوشکان و کچانی ئەو مناڵانی ئەو گیراوانە قەدری ببێ. ئەو وەختە کوردستان هەمومانە و کوردستان جێگەی ڕێز و تەقدیرە. واللهی وبیللاهی ئەگەر ئەمانەیەکێک بوونایە لە خانەوادەی خۆم برای خۆم بوونایە بەم زانایە تاوانبارن ئەم لایڤەم ناکرد. بەس من یەقینی 100% هەیە ئەگەر هەڵەشیان کرد بێ ئەم برادرانە، ئەگەر کارێکی شیان کرد بێ بە هەر جۆرێک جێگەی پرسیار بێ، بەس ئەو تاوانیان نەکردووە شایانی ئەوە بێ کە 6 ساڵ زیندان بکرێن. ئەوەی ئەوان کردوانە بە قەناعەتی تەواوی من لە ئازادی ڕۆژنامەگەری و چالاکی مەدەنی و ئەوانە جێ ئەبێتەوە و ئەم دەنگانەی کە ناڕازایەتی دەرەبڕن ئەبێ ڕێزیان لێ بگیرێ ئەگەر ئێمە دەسڵاتێکی سیاسیمان هەیە ڕێز لە ئۆپۆزیسیۆن و لە ڕای جیاوازەگرێ. ئەگەر ئێمە هەڵین و زانیاریەک هەیە ئێمە نایزانین بە ڕێزان نەیزانن با وازح و ڕوون لە ئێمەی بگێرن. بەڵام عیبە محکەمەیەک باسی سەردانی قونسوڵی ئەمریکا و ئەڵمانیا بکە. عیبە محکەمەیەک وە قەرارێکی تەمیزی پشت ببەستێ بەوەی کە بە حزوری ئاسایش ئاعترافێک تەبەنی بکە کە بە حزوری ئاسایش کراوە بە بێ محامی کراوە و هۆکارەکەیەوە بێ بڵە بۆ شکات لەو ئاسایشانە ناکەن یانیان کردووە کە تەعزیبیان داوە. ئەمە عیبە. بەبێ بوونی تاوانێک حکمێکی لەم شێوەیە نالایەق و نەگونجاوە. لەبەرەوە ئێمە ئومێدمان وایە بەڕێزان لە محکەمەی تەمیزە و هەیەتە گەورەی کە دروستەکرێ بۆ پیاچوونەوەی ئەم بڕیارە زوو بە زوو بوێرانە بە ئینساف و وجدانەوە ئەم گەمەیە کۆتایی پێبێنە. حتا حکوومەتی هەرێمیش نەجات بن لەم بەزمە. ئەوانیش ئێستا بەزمێکیان دروست کردووە دڵنیام هەندێک لەوانشی کە سوور بوون لەسەر ئەم بەزمە بەم ئاڕاستەیە بڕوا ڕەنگەی سەپەژیمان بن. ئەو قەرارە ئینشاءڵڵا دەرکرێ بۆ تەصحیحی ئەم قەرارەی تەمیز و محاکمەیەکی عادل بۆ ئەم بەڕێزانە بکرێ و دەست بەچێ ئازاد کرێن و داوای لێبوردنیش بکرێ لە هەموو خەتەعانەی کە ڕوویدا کە وتم بۆتە بێسومعایی بۆ هەرێمی کوردستان و بۆ نظامی سیاسی هەرێمی کوردستانیش. ئەگەر خوا نەخواستە ئەوەش ڕووی نەدا داواکارم سەرۆکی هەرێم لە مێژووی خۆیە ئەم هەڵوێستە تۆمار بکە ئەو حەقە بجێڕێتەوە بۆ خاوەنەکانی ئەم هەڵەیەی کە دەسڵاتی تەنفیزی و قەزایی بەشدار بوونتیایە و ئەم گەمەیە کۆتایی پێبێنێ و بە عەفوێکی تایبەت ئەم بەڕێزانە ئازاد بکە. ئەوە ئەبێ بە خاڵێکی گەشت لە مێژووی خۆی و ئەبێتە خاڵێکی جێگای دڵخۆشی بۆ هەمومان و ئەبێتە خاڵێکی گرنگ بۆ ئەوەی کە لە مەسلحەتی خەڵک سەرۆکایەتی هەرێم بڕیارێک بدا. هیوادارم بە زووترین کات ئەم مەلەفە کۆتایی پێبێ. ئەم مەلەفە مەلەفی هەمومانە، قەزیەی هەمومانە، قەزیەی ئازادی، قەزیەی شەفافیەت، قەزیەی نەزاهەتی قەزا و پاک و بێگەردی بڕیارەکانی قەزا، سەروەری یاسا و دوورخستنەوەی قەزا لە هەموو کارێکی سیاسی ئەمە قەزی هەمومانە و ئەمە مستەقبەلی ئەم هەزموونی هەرێمی کوردستانی پێوە بەندە بۆ ئەوی هەمومانی هاوڵاتی یەکسان بین، دڵنیا بین لەوەی کە لە وڵاتێکە ئەژین لانی کەم لە یاسا لە محکەمە ئەتوانین بەعزێک هەڵەوپەڵەی نظامی سیاسی دەسڵاتی تەنفیزی فلان ڕاستکەینەوە. ئەمە پەیامێکی دڵسۆزانەیە بۆ هەرێمی کوردستان، پەیامێکی دڵسۆزانەیە بۆ قەزا و پارێزگاریکردن لەسەر بەخۆی قەزا و ئەمە دیفاع لەو قازیە بە ڕێزانەی ئەخرێنە ژێر فشارەوە بۆی بڕیار بە جۆرێک لە جۆرەکان دەرکەن. تکاکەین سومعی قەزا بپارێزن لەم جۆرە هەڵەوپەڵە و تکاکەم ئەم قەزیەیە بە قەرارێکی تەصحیحی ڕێک کۆتایی پێبێنن و هەمومان دڵخۆشکەن بەوەی کە ئازادی مرۆڤەکان لە وڵاتە ڕێزی لێ ئەگیرێ و ئەو هەڵانەی کراون دووبارە نەبنەوە. من نامەوێت لەمە زیاتر کاتی بەڕێستان بگرم، بەڵام هیوادارم زوو بە زوو لە بەڕێزان دادوەرانی بەڕێز لەو هەیئە مۆساعی کە
لە محکەمەی تەمیز دروستەکرێ بڕیارێکی دڵخۆشکەر ببیستین بمێنن بە شادی و بەخۆشی خوای گەورەتان لەگەڵ بێ شەوی قەدرتان مبارەک بێ خوای گەورە عیبادەت و بەندایەتیتان لێ قبوڵ بکە و خوای گەورە دڵی خانەوادەی ئەو بەڕێزانەی بادینان خۆش بکە و دڵی هەمومان خۆش بکە و کوردستان هەمیشە ئاوەدان و سەربەرز بێ و پڕ بێ لە شتی جوان نەپشتی ناشرین بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ